لا یەکێک لە شەقامە سەرەکیەکانی گەڕەکی ئەقاریم لە شاری سلێمانی. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە بڕیارێکی سەرەتاییدا بڕیاری داوە ئەم شەقامە هاوشێوەی سەهۆڵەکە بکاتە ناوچەیەکی گەشتیاری و بەو بوونەوە ئەم ماڵانە دەبن بە شوێنێکی گەشتیاری و موکەکانیان لە نیشتەجێبوونەوە بۆ بازرگانی دەگۆڕێت و شەقامەکەش بە ڕووی ئۆتۆمبیل و شۆفێران و هاوڵاتیاندا دادەخرێت. تەنها هاوڵاتیان بە شێوەیەکی پیادەڕەو دەتوانن هاتووی تێدا بکەن. لەم راپۆرتەدا بە دوواداچوون بۆ لەمپەڕەکانی بەردەم بڕیارەکە و لە هەمان کاتیشدا ڕای خاوەن مڵکەکانی شەقامەکە وەردەگرین کە تا چەند ڕازین بەوەی کە شەقامەکەیان بکرێتە شەقامێکی بازرگانی و گەشتیاری. خاوەنی یەکێک لە ڕێستۆرانتەکانی سەر شەقامە سەرەکیەکەی ئەقاریە بە بڕیارەکە دڵخۆشە لەبەر ئەوەی زیاتر لە جاران بازاڕەکەی گرمتر دەبێت. بەڵام بە پێویستیشی دەزانێت کارەکە بە پلان بێت و چارەسەری ئۆتۆمبیلی ئەو هاوڵاتیانە بکرێت کە بڕیارە بە پیادەڕەوی بە بازاڕەکەدا هاتوچۆ بکەن. ئەو بەرنمەیە کە جەنابتان باستان کرد ئەوە ئەبێ پێشتر بەرنامە ڕێژی بۆ بکرێت. ئایا لە کاتێکا تو ئێرە بکرێ بە گەشتیاری ئەم گەشتاریە لە کوێ دەست پێکایان چۆنیە؟ تۆ کاتێک ئەبێت دوای ئەم قرارە بکەون کە قرارتان نابێ لەسەر ئەوەی لەو سەری فەرعەکە هەتا ئەگاتە ئەو سەری فەرعەکە بەشی خۆی گەراچە بێ لەم شوێنە. ئێرە لەم کۆڵانانە ئێستا بەعام کێشەی گەراچەیە لە سەرجادەکە لە کۆڵانەکان لە بڕۆی لە هەموو منتقی عقاریە تەسەورەکەم گەراجی ئەوتۆ نەبێت بۆ ئەوی خەڵک بتوانێت بۆ پارکی سیارە ئەوانە کەواتە بۆ نمونە لە شوێنەکەی من ئەگەر تۆ ئەم جادەیە وا بێت قەتعی سیارە بکرێت و بمانەوە وەکو گەشتیاری بیری لێ بکەینەوە و هاوشێوەی وڵاتانی تر ئەوان پێشتر بەرنامە ڕێژیان بۆ کردو بۆ ئەو کارانە. بە جێبەجێبوونی بڕیارەکە تەواوی خانووەکانی سەر شەقامەکە دەبن بە بازرگانی و دوو هێندە بەهاکەیان بەرز دەبێتەوە. وتەبێژی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش دەڵێت بڕیارەکە سەرەتاییە و لە ئێستادا لە بەردەم ئەنجومەنی شارەوانیدایە و ئەگەر گرفتی بۆ دروست نەبێت بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. دیارە سەبارەت بە شەقامی سالم ئێمە باس دەکەین. شەقامی سالم شەقامێک ئێستا ئەتوان بڵێن بۆ بەناوجەرگەی شاری سلێمانی زۆرترین هاوڵاتی ڕووی تێکە بەهۆی ئەوەی کەوا لۆدێکی زۆر لەسەر ئەو شەقامە هەیە بە تایبەتی شەوان ئاستەنجی هاتوو چۆ دروستە بێ هەم بۆ ئۆتۆمبیل هەم بۆ پیادە. بۆیە پرۆپۆزەڵێک پێشکەش کراوە بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە شەقامی سەویەکی شۆڕش کە پێڵێن گەڕەقی ئەقالی لە شەقامی ژمارە 29 تا 43 کە لە فولکەی حیزبی شیوعیەوەی کە ئێمە لێ وەستاوین تاوەکو فولکەی پشتی ژووری بازرگانی بکرێ بە شەقامێکی گەشتیاری و ئەم شەقامە شەقامێکی پانە کاڵی بکرێ بە شەقامێکی گەشتیاری واتە شەقامێکە بێ پیادەیە بێواتە ئۆتۆمبیلی پیاناڕوا ئەوە ئەو خاوەن مڵکانی کە لەو شەقامەیان وە لەو گەڕەکەیان ئەتوانن بڵێن ئەو کاتە خانوەکانیان ئەتوانن بەکاربێنن بۆ بە شێوازێکی بازرگانی بەڵام بۆ مەرجانی کە بۆی دەرەچێت وای کە بڕیارەکە دەرچوو ماوەی یاسایی تەواو بوو هەموو ئەو خاوەن مڵکانی کە ئەکەونە ئەو شەقامەوە دەتوانن مڵکەکانیان بە شێوەی بازرگانی بەکاربێنن بە پێی ڕێنمایەکان واتە ئەو ڕێنمایانی کە بۆیان دائەنرێت. لە ئەگەری چوونە بواری جێبەجێبوونی پرۆژەکە شەقامە فراوانەکەی ئەقاری بەڕووی ئۆتۆمبیلەکاندا دەخرێت و هاوڵاتیان بە مەبەستی بەسەبرنی کاتێکی خۆش بە پیادەڕەوی دەتوانن سەردانی بکەن. خاوەنی مڵکەکانیش دەتوانن خانووەکانیان بکەنە شوێنێکی بازرگانی و بازاڕەکە لە سوودی خۆیان بەکاربهێنن. لە تەواوی شەقامەکەش تەنیا چەند خێزانێک لە ماڵەکەدا ماونەتەوە ئەوانی دیکە خانووەکانیان بە چۆڵی هێشتۆتەوە یاخود سەرقاڵی دروستکردنی باڵەخانن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پێم سلێمانی.